بەڕێز پارێزەر هێمن باجەلان ئەندامی پێشووی کۆمیسیۆنی باڵای مافەکانی مرۆڤ لە عێراق سەبارەت بە بازرگانیکردن بە جەستی مرۆڤەوە بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵمان میوارن سەبارەت بە بازرگانیکردن بە جەستی مرۆڤەوە. کاک هێمن بەخێر بێن، خۆشحاڵ لە ستۆدیۆ لەگەڵمانی. کاک هێمن، ئەم دیاردەیە لە عێراق بۆچی زۆر بووە؟ یعنی چی پاڵنەرە، چی هۆکارە، چی یارمەتی دەرە؟ بڵێ سپاس بۆ میوانداریە. ئەگەر بدوای هۆکارەکانی بگەڕێن، هۆکار زۆرن، بەڵام لە گرنگترین ئەو هۆکارانەی کە ئەمە لە حاڵەتەوە بۆتە دیاردە بابەتی هەژاریە و هەروەها بێکاری. ئەم دوو بابەتە، ئەم دوو دیاردەیە زۆر گرنگە، کارێکی وای کردووەکەوە هاوڵاتی عێراقی پەنا بۆ ئەوە بەرێ کە ئەندامانی جەستەی خۆی بفرۆشێت، چونکە ئەگاتە حاڵەتێک کە هیچ دەرویەکی ئاسوودەیەک لە بەرچاوی خۆی دیار نییە، ئاسوەیەکی ڕوونی نییە و هەروەها نەداری و هەژاری و بێکاری و هەمووی ڕووی تێکردووە، بۆیە پەناباتە بەر فرۆشتنی ئەندامەکانی جەستەی لەشی. باشە، چۆنەمە لە عێراق بێ چارەسەر بکرێت؟ یاساش هەیە بۆ ڕێگریکردن لەمە، بەڵام خۆی ئەگە بێت لەسەر یاساکە، یاسای ژمارە 11 ساڵی 2016 یەکێکە لە یاسا هەرە گرنگەکانی ناوچەکە و لەگەڵ ستانداری با بڵێن پرەنسیپەکانی مافی مرۆڤشە ئەگونجێ، بەڵام ئێمە چی لە یاسایەک بکەین کەوا لە ڕێی پراکتیکیەوە تەطبیق نەکرێ. و وەکو باسمان کرد، مەسەلەی هەژاری کە زیادی کرد، باندەکانیش زیاد دەکەن، قاچەقچی زیاد دەکات. بۆ نمونە، یعنی بۆ نمونە ئێستا کە تەماشا بکەی ماوە لێرە و لەوێ باندێک دەگیرێ باندێکەوە، ئەوانە چارەسەر نین، بەڕای منەوە چارەسەر نین. نەوێ حکوومەتی عێراقی ڕێگە چارەیەکی بنەبڕ لەم بابەتە بکە و بە تایبەتی ینی بێژگە لەوەی کە لە یاساکە هەیە، ئەو عقوباتانەی کە لە یاساکە و سزایان لە یاساکە هاتووە، عقوباتێکی زۆر بە قوتریش دابنێ بۆ ئەو بابەتە. و هەروەها لەگەڵ ئەوەشە هەندێک ئاور بداتەوە سەر ئەو هاوڵاتیانی کە پەنا ئەبەنە بەر ئەم ڕێکارە و فرۆشتنی باڵەن جەستەی لەشی خۆیان، بتوانرێت ڕێگە چارەیەکیان بۆ بدۆزرێتەوە بۆ مەسەلەی هەژاریان، بۆ بێکاریان، بۆ هاوکاریکردنیان. ئیتر لە ساڵی 2014 تاوەکو ئێستا حکوومەتی عێراقی سیاسەتێکی ئەقرار کردووە کە سیاستی نێشتنی هەژاریە، بەڵام تاوەکو ئێستا بەداخەوە لە 2014 تاوەکو ئێستاەوە 11 ساڵە ئەم سیاسەتە هیچ بەرەو پێشبوونێکی نەچووە، هاتنیا وەکو حبرێکە لەسەر کاغزێکەوە دانراوە و سیاسەتێکی حکوومەتە و کە گوایە هاوکاری خەڵکە بێت بۆ ئەوەی کە هەژاری و کەم دەرامەتی کەم بکاتەوە، بەڵام بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ئەبینین هەژاری کەم دەرامەتی زیاترەکات لە عێراق نەکەمتر. باش کاک هێمن، ئەم بازرگانیکردنە بۆ لە عێراقەوە ئاسانە، یعنی بە خۆشتێکی ئاسان نییە. چوزانم کاتژمێرێک بێ، مۆبایلێک بێ پێ بیفرۆشی، پێویستی بە نەشتەرگەریە، پێویستی بە چاودێریە، هەنی چۆن ئەماکرێ بۆ ئەوەندە ئاسانە؟ خۆی کۆمەڵە شت ئاسان کراوە. یەکێک لەوانە کردنەوەی سنوورەکان، ئەمە زۆر گرنگە. تۆ کە سنوورەکان ئاوا بۆ شێوەیە بکرێتەوە لە ڕووی عێراق و هاوڵاتی عێراقی بە ئاسانی بگوازرێتەوە لە عێراقەوە بۆ وڵاتێکی تر، و هەروەها ئەبینین ڕێکارێکی ئاسانی بۆ کراوە لە ڕێگەی ئەو بازرگانیانی کە هەیە. ئەوانەی کە ئەیکەن ئەو بازرگانن کە ئەیکەن، ئەوانش حتمما دەڵاڵی خۆیان وەرەگرن، پارەی خۆیان وەرەگرن. ئەوە چی لە لای با بڵێن نەخۆشەکە بێت، چی لە لای ئەو کەسە بێت کە ئەندامەکەی جەستەی لەشی خۆی ئەبەخشێ، لە هەردوو لاوە پارە وەرەگرن، پیانەوە تێ سمسار و چەرچی و هەر ناوێک ناوێ لیانەی. زۆربەی ئەم نەشتەرگەریانە لە وڵاتانی تر ئەکرێ، بۆ لەبەرەوە سانسۆری زۆر لەسەر نییە، سانسۆرەکەی کەمترە. ئەمە یەک. و ئەگەر تەماشا بکەی، هەمان ئەو با بڵێنکردنەوەی سنوورە لە بەردەم تجارەتکردنی بە مرۆڤەوە، بە لەشی مرۆڤەوە، هەروەها تجارەتکردن بە مادە هۆشبەرەکانەوە، ئەمە هۆکارێکی زۆر سەرەکیە. یەکێک لە هۆکارە سەرەکان سنوورەکان ئاوا بەو شێوەیە کراوەیە. ئەمە یەک. دوو، مەسەلەی کەرتی تایبەت و کەرتی گشتی لە بواری تەندروستیە. زۆر جار هەیە دەبینین خەستەخانەیەک لە خەستەخانەیەک لەولاوە، خەستەخانە تایبەتیەکان بە تایبەتی ئەوانەی کە لە ژێر چاودێریش نین بەناو خەستەخانەیە، بەڵام لە ژێریشەوە ئیش کاروباری ئەو نوع کاروبارە ناکەن. ئەگەر بێنەوە سەر ئەستی یاساکە و ڕێکارەکانی زۆری دەوێت. یعنی بۆ نمونە تۆ ئەگەر پارچەیەکی لەشی خۆت ببەخشی بە کەسێکی تر، ڕێکاری ئەمنی پێویستە، ڕێکاری
تەندروستی پێویستە ڕێکارێکی زۆری پێویستە ڕەنگە و ڕێکارانە تا 6 مانگ بخایێنێ ئەوەی کە لە یاساکە هاتووە ئەوەی کە دوای ئەودا ڕێژا وەکو تعلیماتێک لە وەزارەتی سەحە و لایەنە ئەمریکانەوە بەڵام کە بۆیە ئەبێتە شتێکی قاچاق ئەبێتە شتێکی بازرگانی لەو ڕێکارانە لا ئەدرێ و هەروە وەکو باسمان کرد گواستنەوەیان بۆ وڵاتانی تر ئەوە زۆر کارێکی وای کردو کارێکی ئاسانی کردووە بە تایبەتی وڵاتانی با بڵێن دوورە دەست وەکو هەندووە وڵاتانی تر و هەروە هەندێک وڵاتی تریشەیە کە دراوسی عراقن کە وەکو بۆ نمونە ئێران لە ئێرانە ئەو ویناناکرێت حکوومەتی عراقی بە ئەم بابەتە هەموو ێزانێت دراساتی زۆر باشی هەیە لە بەردەسایە و راپۆرتی چاکیشی بۆ ڕوا بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی عراقی نەیتوانیوە ئەم دیاردە بنەبڕ بکە ئەوە ئەکەوێتە سەر ئەستۆی حکوومەتی عراقی و لایەنە پەیوەندیدارەکە باشکای من لە ڕووی بەرپرسیارەتی بەڕێستانەوە ینی مرۆڤێک کاتێک گاتە و حاڵەتی کە ینی ئەندامێکی جەستەی خۆی بفرۆشێ و لەم کڕین و فرۆشتنەشە زۆر جا خڵەتاندن هەیە ئەو کەسا خڵەتێنرێ ینی دوو جار زەرەکە جاری یەکەم لە پێنا ئەو شتی کە بۆ فرۆشی بگومان پارەیە و جاری دومیش ئەندامێکی جەستەی بە تەواوەتی ڕوا و ناشتوانێ ینی داوای یاسایی تۆمار بکە لەسەر ئەو کەسێک کە خڵەتاندوێتی باشە مرۆڤ بۆ گاتە و حاڵەتی کە ئەندامی جەستەی خۆی بفرۆشی چی وای لە یەکە وەکو باسمان کرد زۆر جار هەیە هەژاری نەداری ئەگاتەتینی ئەوەی کە ینی کەسێکە بینی تەماشاکەی خۆی و خێزانەکەی و خێزانێکی حوتش سەر خێزانی هەیە و کەسێکە لە ئەو پارێزگارانەی کە لە دوورە دەستە با بڵێن بە تایبەتی سماوە ناسڕیە و ئەو شوێنانەیە کە ڕێژەی هەژاری گەیشتە 125 هەندێک شوێنەیە 150 هەندێک شوێنەیە بێکاریەکانی 130 حکوومەتی عراقی لە هەندێک شوێن نتوانێت ئەلانی کردووە لە هەندێک شوێن ئەلانی ناکە لەبەرەوەی بێ محافظاتی منکوب بێ ئیتر کە هیچ ئاسۆیەکی ڕووناک نابینێ بۆ ژیان ناچارە بێت بۆ ئەوەی کە قوتی ماڵی خۆی و ماڵ و مناڵەکەی دەستەبەر بکات ناچارە بێت ئەندامێکی لەشی خۆی دەفرۆشی باشەمە تا چەند کاریگەری لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی خێزانەکان دروستەکە ئەکید زۆر خێزان هەیە هەڵوەشاوەتەوە ینی تۆ تەنیا ئەوە نییە با بڵێن بەشێکی جەستەی خۆی ئەوە ئیفرۆشێ و پارەیەک وەرەگرێ دوای ئەوە نەخۆشی تر دەرەکەوێ شتی تر دەرەکەوێ چەندانی چەند خێزانی تر هەڵوەشاوەتەوە لەبەر ئەوەی کە با بڵێن بەبێ ڕەزامەندی خێزانەکەی ئەو کەسە چۆک گوچیلەی خۆی فرۆشتووە یان ئەندامێکی تری جەستەی خۆی فرۆشتووە ئەمە تەسکیراتێکی زۆری هەبووە لەسەر خودی خێزانەکە و ئاسایشی خێزانی بەڵێ بەڕێز پارێزەر هێمن باجەلان ئەندامی پێشووی کۆمیسیۆنی بەڵای مافەکانی مرۆڤ لە عێراق سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر.